ئێوارەتان باش بیسەر و بینەرە خۆشەویستەکان خۆشحاڵم دەرفەت هەبوو کە لە ئێوارێکی دیکی سلێمانی هاتمەوە خزمەت ئێوە. ئێوارانی سلێمانی و پرۆگرامی کە هەمیشە هەوڵ دەدەین گوڵبژێر بکەین و لە نێو هەموو بابەت و لە هەموو تایبەتمەندیەکاندا ئەو کەسانە بدوێنین و میوانداریان بکەین کە دەتوانین سوودیان لێ ببینین. سوود وەرگرتن هەڵبەتە تەنها مەرج نییە لە دەرمانێکی پزیشکی بێ کاتێک کە دەیخۆین کێشەیەکی تەندروستیمان بۆ چارەسەرکە و ئەمە سوود بێت یاخود بڕێک پارە بێت و ئێمە بتوانین دواتر بەکاری بێنینەوە کەلوپەلێکی پێ بکڕین ئەمە سوود بێت. زۆربەی جارەکان سوودەکان ئەو بابەتانن یاخود ئەو کەسایەتیانن کە لە قسەیەکیاندا دەتوانن تەواوی ژیانمان بگۆڕن، دیدگە و بینینمان بۆ داهاتوو بگۆڕن، دەتوانین لەیانەوە فێر ببین تێبگەین و هەندێکیان تەنانەت لە قسەیەکی ئەوانەوە دەتوانین تێبگەین گزارشت لە حاڵی ئێمە زۆرجار لەو شتی کە لە ژیانماندا بۆیە گەڕین نازانین چییە دەبین کەسێکی دیکە تایبەتتر ئەم قسەیان بۆ هونەرمەندە بەڕێزەکانە بە کارێکی هونەری بە وشەیەکی هونەری دەبینین ئەوەی پێکاوە کە من چەند ساڵە لە ناخی خۆمدا بۆی دەگەڕم. پرۆگرامی ئەمڕۆمان زۆر تایبەت دەبێت و دڵنیام ئیلهام بەخش دەبێت بۆ کۆی گشتی خانەوادەکان بۆ گەنجەکان تایبەتتر بۆ ئەوانی دەیانێت بخوێن بۆ ئەوانی دەیانوێت لە داهاتوودا بژاردە بکەن لە خولیا هونەریەکانیاندا لەگەڵ زۆر بەڕێز کاک بەختیار سعید کە بەڕێزیان بەڕێوەبەری ناوەندی حوتڕەنگەن کە ئەم ناوەندە کار دەکات بۆ بە مەبەستی ئەوە دانراوە کار بکات بۆ هەر حەوت جۆرەکەی هونەر و ئێستش تایبەت کۆمەڵە کاری زۆر ناوازەی هەیە و ئەرشیفیان پڕە لە کۆمەڵێک پێشانگا و کاری تایبەت و گەرچی لە ئێستادا کارەکانیان زیاتر لە بواری شێوەکاری کۆبۆتەوە و هەروەها هونەری پێیکرد سازی و ئەوەندەی زیاتر لەسەر حەوتڕەنگە قسە بکەین حەز دەکەم بە خێراتنی خۆیان بکەم زۆر بەخێر بن زۆر سوپاس دەکەم کە ئەمڕۆ ئامادە بوون لە ستودیۆ لە لای ئێمە. زۆر سوپاس بۆ و سوپاس بۆ میوانداریەکەتان. زۆر خۆشحاڵم کە جەنابتان لە نزیکەوە دەناسم و حەوتڕەنگە کارەکانی ناوچە جیاجیەکانی گرتوۆ نەک تەنها لە سلێمانی و لە شارێک بێت و تایبەتتر لە هونەرێکی تایبەتە قاڵ بۆتەوە و توانێتی کۆمەڵێک پێشانگای زۆر بکاتەوە. بەس بۆ ئەوانەی کە هێشتا بە پێویست ئاگاداری حەوتڕەنگەنین حەز دەکەم لە جەنابتان بپرسم حەوتڕەنگە چییە و ئامانجی چییە و دەوێت بگا بەچی؟ دیارە ناوەندی حەوتڕەنگە ساڵی 2016 لە مانگی 5 دامەزرا. بیرۆکەکە لەوە سەرچاوی گرت چۆن بتوانین کاری هونەری هونەرمەندانی خۆمان بکەنە کللتور، واتە تۆ لە ماڵەکەی خۆتەوە لە ئۆفیسەکەتەوە لە ناو میوانخانە لە هەر شوێنەکە ئێمە تیاژین ئەبێت بەکاری هونەری هونەرمەندانی خۆمان بەڕازێنەجێ ئەگەر فۆتۆیە ئەگەر پەیکەرە ئەگەر سیرامیکە ئەگەر تابلۆیە ئێمە گەر سەردانی هەر یەک لەو وڵاتانەی دنیا بکەین هەمووی ئەم تایبەتبەندی هەیە کاتێک کاچیتە ئوتێلێک کە نزیکترین وڵاتەکانمان ئەگەر وەربگرین ئەوە ئێرانە ئەوە تورکایەوە عێراقە وڵاتانی کە یەک تابلۆی غەیرە وڵاتەکەی خۆی نابینیت. بەڵام لە هەرێمی کوردستان ڕێک دەقاودەق بە پێچەوانەوە کەمترین شوێنەکان بە تابلۆی هونەرمەندانی کورد ڕازێنراوەتەوە. ئەوەش بۆتە هۆکار بۆ ئەوەی بازارێک دروست نەبێت بۆ هونەرمەندان کە بتوانن هونەرمەندان لە سایی کارە هونەریەکانیاندا تۆزێک ژیانیان باشتر بێت. بەدڵ خۆشەوە ئێمە بە هەنگاو توانیومانە لە کۆی ئەو تەمەنەی ناوەندی حەوڕەنگە زیاتر لە 300 پێشانگای تایبەت و هاوبەشمان کردوتەوانە بۆ هونەرمەندان لە سەراستی باشووری کوردستان هەروە لە سەراستی کوردستانی گەورە لە هەمان کاتە ئەو هونەرمەندانی کە لە وڵاتە جیاوازەکانی ئەوروپای ئاژین ئێمە توانیومانە بانگیەشیان بکەین یاخود کە خۆیان داوایان لێ کردووە ئێمە پێشانگایان بۆ بکەینەوە. کاک بەختیار لەو پێناسانە هۆکاری دامەزراندن و جوش و خۆشی کە حەوڕەنگەی لێ دروست بووە سەرنجی ڕاکێشان مۆسەی کە دەڵێیت لە کوردستانی ئێمە دەقاودەق پێشەوانی وڵاتانی دیکەی کە بەرهەمە بیانیەکان زیاتر هەن و چەند جاری دیکەش لەگەڵ زۆرێک لە هونەرمەندە بەڕێزەکان لە بوارە جاجەکانی دیکە کە دانیشتنم هەبووە یاخۆ پرۆگراممان هەبووە هەر بە جۆرێک لە جۆرەکان ئەم گزارشتە گەیشتووە. گەرچی ئامانجم نییە تاوای پرۆگرامەکە بێتە سەر ئەم باسە بەس حەز دەکەم تێنەپەڕە بپرسم ئایا بۆچی ئەگەڕێنیتەوە بۆ ئەوی ئەگەڕێنیتەوە کە بازارێکی تایبەت بە هونەری هونەرمەندە کوردەکانمان نییە یاخود زەوق و بژاردەی تاکی کوردی خۆشمان کە مەرج نییە ینی زۆر جار ڕەنگە هونەرمەندە گشتی جوانیشی پێشکەش کرد بێ بەڵام هەر بژاردەی نەبێ بۆ نێوماڵەکەی خۆی ئەلەم دووشتێت وەکو هونەرمەندێک هۆکاری سەرەکی یاخود زۆرترینی بۆ کامیان ئەگەڕێنەوە. خۆی توانم بڵام هەردوو لایەنەکەی کیان بڵێنەوەیە کە بوونی تابلو لە ناو ماڵی کوردیە کللتور نییە لەوانەیە تابلو عفویا تابلۆی کوردی هەر بە شێوە گشتێکە تابلۆ دواتر تابلۆی کوردی
لەوانەیە کەسێک پێی خۆش بێ بچێت لە جادەی مەولەوی تابلۆیەکی چاپی چینی بکڕێت بە $50 بە $100 بەڵام بیر لەوە ناکاتەوە ئەم تابلۆی لەوانە مەلایەنی لێ چاپکرێت و لە سەرتاسەری دنیاشە بڵاو کرابێتەوە. بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی کاری هوەری ئەوەیە تۆ ئۆرجیناڵت هەبێت. کاتێک کە ئۆرجیناڵت هەیە شانازیەکەی کە تۆ تابلۆیەکی فلان هونەرمەندت هەیە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ناویشەوە. کاتێک کە یەکێک لە ئەوروپایچێت تابلۆیەکی بیکاسۆ کڕێت ڤانکۆ خەکڕێت شانازیە کات کە تابلۆیەکی ئەوی هەیە و بە ناوی ئەوی شۆ تۆمار کراوە. ئەمە بەشێکی بۆتە مێژوو بەشێکی شێوەیە کە لە دوای چەند ساڵێکی کەم تابلۆی کافرێشۆتەوانە ئەوەندە $1,000,000 لە قازانجەکات. ئێمە نەمانتوانیەوە ئەم زمینەیە دروستکەین. ئەمە بەشێکی وەکو تاک دواتر وەکو دەستگا پەیوەندیدارەکان ئێمە وەزارەتی گەشت و گوزارمان هەیە. وەزارەتی گەشت و گوزار تا ئێستا یەک ناوی بچکۆلەی بۆ ئەمە نەناوە کەمە یاسایە کە بێت کە ئەبێت هەر ئوتێلێک لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک هەر کافتریا هەر ڕێستۆران تێ بکرێتەوە دەبێت واتە مەرج بێت. وەکو چۆن پێڵێ مەرجە ئەوە دوابێت مەرجە خۆپاڕستنەکان چۆن هەیە ئەبێ مەرجێکیش لەوە بێ ئەبێ کاری هوەری کوردی تیابێت. بۆ منە ئوتێلێک لە سلێمانیە ئەبێ هونەرمەندانی سلێمانی بێ لە هەولێرە هەولێر دوهۆک کەرکووک ئەم یاسایەمان نییە. ئەمە یاسایش بۆتە دەرگایەک بۆ کۆمەڵە بازرگان کە بچن ئەو تابلۆ کۆپیانە لە ئێران و تورکیا و سین و کۆکۆ بێن و بە نرخی کێرزانی ژەی فرۆشن ئوتێل و شوێنەکانیش ئەمە ئاکردنەوەوانێ. هونەرمەندانی کورد توانیوانە بچنە دەرەوە خواستی کەسی بیانی بەدەست بێنن ئەو بۆکو بازاری خۆمان کە بەو چەشنە بێ بەڵام بە بەرهەمەکان کاتێک کە لە وڵاتانی بیانی نمایش کراون تا چەندێک هونەرمەندی کورد دەتوانێت خواستی بینەری بیانی ڕاکێشێت. دیارە ئەوە کراوە بەڵام لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی بڵند دامەزراوەی نابوون منە وەزارەتی ڕۆشنبیری یان سندیکای هونەرمەندان یاخود حکوومەتی هەرێم بیاوێت فستیڤالێکی شێوەکاری بوون منە ساڵانە لە ئەڵمانیا فستیڤالێکی گەورەی شێوەکاری هەیە. ئەوەندەی من ئاگام دەبێت تا ئێستا باشووری کوردستان بۆ یەک جار بەشداریتان نەکردووە. وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتە لایەنەکانی پەیوەندیدار هەم وەزارەتی گەشت و گوزاریش بەماشەوە ئەمانە هیچی سەپۆرتی ئەویان نەکرێت چونکە پێم وابێ لە دەسەڵاتی ئەوانە زیاتر بتوانن هەم پەیوەندی لەگەڵ ناوەندێکی وەکو ناوەندێکی بەڕێسان بەسن کە ئێوە دەتوان نای خۆی بە خۆیەتی ناوەندێکی هونەریە کاراسانی کەم بۆی هونەرمەندەکانی شتوان بژاردە بکەن و بچنە دەرەوەی وڵات. کێشەکەلەوە هەموو کارەکان کاکرێت لە باشوورە لەسەر ئاستی شخصیە. بۆ نمونە من ساڵانە 3 پرۆژەمان هەیە یەکیان تایبەتە بە کاریکاتێر ئەوە ساڵی 5ەمە ئێمەیکەین هەر ساڵی تایتڵێک هەڵە بژێرین بۆ نمونەم ساڵ ئازادی ڕادەربڕین بوو 55 وڵات بەشداری تیا کرد. گرنگە تۆ لە ڕێگەی پرۆژەیەکتەوە ناوی شارەکەت و هەرێمەکەت ئەچێتە ناو 55 وڵاتەوە یەک کەس نەبوو پارەی یەک چابە بم پرۆژەیە یەک چا زیاتر نا باشە. ساڵی پێشووتر پرۆژێکمان دروست کرد هەر بۆ کاریکاتێرەکە تایبەت بوو بە پۆرترێت وەکو شاعیر مامۆستا شێرکۆبێ کەسمان هەڵبژارد 43 وڵات بەشداری تیا کرد. ئێمە لە ڕۆی پرۆژەیەکی ئاواوە توانیمان بە 43 وڵات بڵێن ئێمە شاعیرێکمان هەیە ناوی شێرکۆبێ کەسە باشە. ساڵانە فستیڤالێکمان هەیە لە ڕۆژی جیهانی فۆتۆیە لەسەر ئاستی هەر چارپارچی کوردستانەکرێت باشە. پرۆژێکیشمان هەیە لە دەی هین لە 15 دەیەکرێت بە ناوی سمپۆزیۆمی سلێمانی ساڵانە لە 10 بۆ 12 وڵاتەوە ئێمە شێوەکار داوەتی سلێمانیەکەین. ئەم ساڵ نەمانتوانی لەبەر هیچ شوێنێکی هاوکاری نەکردین پرۆژەکەمان ئیلغا کردەوەنێ. لە هەمان کاتا پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ هونەرمەندان لە ڕۆژهەڵات لە باشوور لە ڕۆژاوە لە باکوور تەنانەت ئێستا حەو ڕەنگە بۆتە ئەو سنتەرە من ئەگەر کاتە بێت من مەبەستمە گوێ لە ئێوە بگرم. ماوەیەک لەمە پێش کۆمەڵک مامۆستای زانکۆی هەمەدان کە من تا ئێستا هەمەدانم نەدیوە پەیوەندیان کرد کە ئەوان ئەیانەوێت پێشەنگایەکی شێوەکاری لە سلێمانی بکەنەوە. وتم چۆن ژماری منتان دەستکەوتیان لە تاران پرسیارمان کردووە توانە بەختیار باشە. برادێکی لە بەغا تەلەفۆنی کرد دکتۆر عادلی ناوە یەکێک لە گەلێرە زۆر باشەکانی بەغا ئێستا هی ئەوە لە هەمان کاتە بە هەمان ناوە گەلەرێکی لە دووبەی کردوێتەوە بە هەمان شێوە تەلەفۆنی کرد وتی لە جەمعی تەشکیلینی عێراقین پرسیارم کردو لەگەڵ سلێمانی کێ هەیە تی ژمارەکەی تۆ فەیسبووکەکەیان ناومەتیە. لە سووریا بە هەمان شێوە کەواتە تۆ بوتێتە پنتێک کە لینکەکان نێتەوە بۆ لای تۆ دێتەوە سەر بەڕێز دێتەوە سەر ناوەندی هاوڕەنگە بەڵام هاوکاری
وەکو پێویست نییە. هاوکاریەکان تەنها لەلایەنی با بڵین لایەنە حکومیەکانەوە هەیە کە نییە یاخود چونکە ئێمە لە ئێستادا کۆمەڵە کۆمپانیای بازرگانی گەورەمان هەیە و کە هەر هەمووشیان پێماوێت دیدگا و تێبینی ئەوان بۆ ڕێکلام و بابەتە هونەریەکان هەموو دەبینین زۆر زۆر لە ئاسێکی باشدا و پارێکی زۆر خەرج دەکەن بۆ پرۆپاگەندەی بەرهەمەکانی خۆیان لە هەموو جۆرێک و جیاوازێکی کە ئەمان هەنگاوێک هەموو دەزانین کاری ڕێکلامی و بە بازارکردن هەنگاوێک زیاتر نزیکت دەکاتەوە لە هونەر پێویستت بە بیرۆکەی هونەریە پێویستت بەو ئایدیایە کە بیگەینتە خەڵکی و بەشێکی ئەو ڕێکلامە ڤیدۆیانەش دەزانین پێویستی بە لایەنە شێوە کارێک هەیە ڕاستە ئەمان چۆنن لە کاتی ئەم هەموو پێویستێشی کە هەیەە و لە کاتێککە خۆیان بیر لەوە دەکەنەوە کە پێویستە پرۆپاگەندە بۆ بەرهەمەکانی خۆیان بکەن ئەوان چۆن لە سەپۆرتکردنی بەرهەمە هونەرەکانی ئێوە کۆمپانیەکانیش دوجار هەر علاقەتە شخصیەکان دەوری ئەتوانم بەڵام لە کارە هونەریەکە مهمترە دەوری وڵابی باشە تۆ چەند کارەکەت لە ڕووی ئاستەوە لەسەرەوە بێت بەزەگەر پەیوەندیەکەت لە خوارەوە بێت هیچ ناکات هەندێک جار ئەگەر کارەکەش زۆر مهم نەبێت ئەگەر پەیوەندیەکەت بەهێز بێت کارەکەت چێتە سەرەوانەیە ئەمەش زۆر بێزارکردنی تایە بێزارکردنی تایە کابێت تۆ دوجار علاقە شخصیەکە هۆکار بێ بۆی کە تۆ سەپۆرتی من بکەیت ڕەنگە ماهۆدا هەموو هونەرمەندێکیش پێی قبول نەکرێت چونکە هونەرمەندەکان هەمویان ئەو هەستیان نییە کە ڕاستلاقەتە دروست بکەن کەواتە تۆ کەویتە بەردەم دوو ئەگەر واز دەهێنیت ئەڵێەوە منیش هەموو شتەکان وەلاوانێم یاخود پێداگریەکەکەی ئەگەر هەر چۆنێک بێت بە قەرزیش بێ کارەکان ئەبیتە پێشەوە ئەم بە قەرزەش دوجار خەڵک داوای پارەت لێکاتەوە داوای حەقی خۆیت لێکات سنوورێکی هەیە لەکوێی بۆ دابین ئەەکەیت بۆ حاڵی کە ئێستش هەل لە ڕۆی معاش و هەتا دوایی کە چی لە هاتووە سندیکا ڕۆڵی چی دەبینێت تایبەتر بۆ شێوەکاران و پەیکەر سازان ئەوانە مەبەستمە جیاواز لە هونەرمەندە سندیکا وەکو جاران نەماوە بەداخەوە سندیکا لە ساڵێکا دوو چالاکی یان سێ چالاکی لەوە تێپەڕ ناکات بە پێچاو ئێمە لە ناوەندی حەوڕەنگە بەردەوام ینی کەم مانگ هەیە ئێمە چالاکیمان نەبێت چالاکیەکانش هەمووی لە ئاستێکی زۆر باش هەیە تەنەنت لە هەندێک لە تیڤەکان ئەڵە کاکە خۆت بانگ ناکەین میوانەکان بانکەبنە خۆ دەرکەوتوی هەمیڵەوە چێ بەختیارە ئەو نەدەرەکەوێت چالێکەکان ئەوەندە زۆرە سپاس بۆخوا بەس مەرجیشە ئێمە لە خۆت ڕوونکردنەوەکان بیستین کار بەختیار چالاکیەکانی ئێوە سەپۆرتەکەی و دواتر هەر لە ڕێگەی بەرهەمەکانی خۆتان فرۆشتنەوەی بەرهەمەکانی خۆتانە یاخود هونەرمەندەکان خۆشیان بەشدارن لە ئەنجامدان و سەپۆرتکردنی ئەو پێشانگانی کە ئەنجام پێشنگەکان بەشێوە گشتەکەی ئێمە خۆمانەکەین بەڵام بڵێن ئیتفاقیەکیان لەگەڵاکەین کە ئێمە ئەم کارە بنمونە ئێمە قاعد بۆ بگرین دلیلت بۆ دروستەکەین بانگێشت بۆکەین هەموو ئۆشتانێکەوە و پێشنگا پێویست بێ ئێمە یکەین ئێمە لە ڕێژەی فرۆش وەرەگرن لە سەدا ئەوەندە وەرەگرین زۆر جار فرۆشەکەش نابێت سەبوون ئەم پێشنگای پێکەری کە کردمانەوانێ بەڵێ مەبەستم بۆ پرسیاری تازەترین پێشنگاتانە کە لە مانگی سەرەتای مانگیدا بەڵەنجامدرا پێشنگایکی زۆر کوالیتی زۆر ئازبەرز بوو زۆر تایبەت بوو کە بڕواناکەم بە مێژووی باشووری کوردستان پێشنگای وای تاکرابێتەوە یەک پەیکەر نەفرۆشرا کەمێک نرخی پەیکەرەکان زۆر نەبوونیان بۆ نازان بۆ ئێمە زۆر بوو یان تەناخر ئەوانەی کە هێن پێکەر و تابلۆ کڕنەوە کەسانن کە کێشەی پارەیان نییە ڕاستە من مەزافێکم ناتوانم تابلۆ بکڕم هەموو ئەو تێچووی چووە سەر پێشانگاکە و هێنانی پەیکەرەکان لە ئێرانەوە بۆ ئێرە و تێر و نانخۆر هەموو شتەکان کەوتە سەرخۆن باشە ئیتر نازانی چەندی کە ئەتوانی بەردەوام بی بەم شێوەیە تۆ بەردەوام پێویستت بە پشتگیریەکەیە من ئێستا خەریکی دروستنی گەلەریەکەم لە سلێمانی ئێمە بە سلێمانیڵێن پایتەختی ڕۆشنبیری وایە هەرخۆی وایە بەڵام یەک گەلەری دایمیمان نییە بۆ نمونە ئێوە میوانێکتان دێت بڵێ وڵاوە گەلەریەک وەرە هونەری ئەم شارەیان ئەم هەرێمەمان ببینە یەک گەلەریمان نییە من ئێستا خەریکی دروستنی ئەم گەلەریەم لە بەشێکیە وەستاوە هیچ شوێنێک نییە هاوکاری کات پێویست بە پشتێکە کات باشە بە کەسێکە کات کە بڵێ ئەمە پێویستە بەردەوام بێوەستێت کەواتە کێشەکە لە بەردەوام بوونەکە هەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی شکڵێکی جوانتر نیشان بیت من ساڵێک بەشدار بووم لە فستیڤالێکی کللتوری لە کرواتیا
کە قسەمان لەگەڵ ئەوانە کردیانوت ئێمە هەموو مانگێک فستیڤاڵێکی نێودەوڵەتیمان هەیە هەم لە ڕووی ئەو 12 مانگە کللتوری خۆمان بەم هەموو وڵاتانە ناسیێنین لەمان کاتەدا هاتێکی زۆر باش بۆ ناو منیژە میز ئەوە بپرسم ئێستا هەمان پێشانگای کە پێشانگاکی زۆر سەرکەوت و کوالیتی بەرز بوو بەڕاستی من بەشێکی زۆری هەندێکیان هەر وەک وێنەش بینیم لە پیکەرەکان کە پێم خۆشە دواتر وردەکاری زیاترمان پێ بەی لەو میوانە بەڕێزانی کە چۆن هێنابوونتان نە سلێمانی بەڵام ئەگەر بێت و هەمان پێشانگە کار بکرێ دیسان نەزانم بابەتەکە چ زەر سەپۆرتکردن بەڵام شایستەبوونی ئەم بەرهەمانە بۆ ئەوە ناگەڕێتەوە کە ئێمە بیان بینە وڵاتێکی تر یان بانگێشتی میوانانی تر بکەین بۆ ئەوەی ئەم بەرهەمانە ببین وەکو لە نێو خۆدا نەفرۆشراوە بیر بکرێتەوە لە بازاری دەرەوەدا فرۆشرێ ئەمەیان کارێکی چۆنە بێت قورسە یاخود دیسان هەر کێشەکە لە سەر بابەتی سەپۆرتکردن ئەمێنێتەوە بەدڵنیە سەپۆرتەکە خاڵی سەرەکیە ئێمە ویستان پێشنگاکە ئەم پێشنگای پێکەر بێنین بۆ هەولێر بەڵێ ئەنی من پڕبەدڵ حەزمە کرد بۆ دوو هۆکیش بڕات بەڵێ لەگەڵ کۆمەڵێ شوێنە قسەمان کە تەنان وەکوی جەنابەت پێشنیارت کرد کۆمپانیاکان لەگەڵ دوسێ کۆمپانیای هەولێریش قسە کرا هەمووی من لەوە تێناگەم مانگی دێ ئەڵێ وڵاتەوە حسابات داخراوە تێناگەم بۆ لە ئەشتە نەگەشتێتە مانگی 12 حسابات داخراوە نازانی بە کێ بڵیت ناچاری ئێستا خۆ هونەرمەندانش لە هەولێر و دووە کێشەی ئەویان هەیە کەمیان گشتگیرە بڵێ کەمیان هەیە بتوانن پێشنگاکانیان بێن بۆ سلێمانی باشە پێشنگایکی ئەوە کوالیتی گوناح نییە تەنها لە سنووری سلێمانیە بمێنێتەوە پێشنگایکی زۆر باشە کرێتەوە لە دووهۆک بۆ نەیە بۆ سلێمانی لە هەولێرەکرێتەوە بۆ نەیە بۆ سلێمانی پێشانگایە لە کوالیتی ئەم پێشانگای ئەگەر ڕوونکردنەوە زیاترمان پێ بدەیت چی وای کرد و ئەم پێشانگای لەوانی دیکە زۆر جیاوازتر بێت ئێمە بۆ سەڵی دووەم من پێشنگای پێکەراکەینەوانێ بیرم لەوە کردوانێ ئێمە بەردەم کە پێشنگاکەین وڵێن پێشنگایکی شێوەکاری واتە تابلۆ پیکەر سیرامیک گرافیک زۆر جار چاوەکان زیاتر تابلۆکانە بینرێت لەو کاتە پیکەر و سیرامیک ئەچێتە خانەی با بڵێن گەڕێزمە لە بیرکردن بەڵام لە دوو بەڵام کاتێک کە پێشنگایکی تایبەت بەم بوارەکەیتەوە ئەتر نووسراوە پێشنگای پیکەر ئەگەر تۆ حەز لە پیکردنەکەی نایی بوویت لە هەمان کاتە هەموو کەسانێژیان ئەنبزان ئەم پێشنگای پیکەرە چییە تایبەتمەندی پێدەدەیت پارکە کرمانەوانە زۆر بە دڵخۆشیەوە بینەرێکی بێ ئەندازی هەبوو ینی سەر و ئەتوانم بڵم 1200 کەس هاتووە لە ڕووی فرۆشیشەوانە زیاتر بای 24,000 دلار پیکەر فرۆشرا ئەم ساڵیش بە هەمان شێوە تەجروبەکەمان دووبارە کردوانە بینەرێکی هەر زۆر باشی هەبوو بەڵام ئەوە بوو لە ڕووی فرۆشەوانە کێشەمان هەبوو لەگەڵەوەی ساڵ ڕەنگە کوالیتی بەرهەمەکانش ئەوە نەبوو بێ ئەو بارودۆخە ئابووری کە ئێستا خۆی ناوچەکەتیدا مەبەست لەوە نەبوو بێ بەرهەمی هونەربەندەکە جوان نییە نەبەرەمەکان زۆر باش بوو ینی تەنان هونەرمەندەکان زۆریان پێخۆش بوو ئەو هەلەی هەولێریش دروست بێت بەڵام بەداخەوە نەمانتوانی تەنان لەگەڵ بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری قسەمان کرد لەگەڵ یەک دوو کۆمپانیا قسەمان کرد تر بەڕاستی هیچی وەکو پێویست نەهاتە پێشەوە ئەو هونەرمەندانی کە بەشداریان لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات هاتبوون ئەمان کێ بوون زیاتر دیارترینیان و بە چ مەبەستێک بژاردەتان کردبوون تا ئەو کۆمەڵە هونەر بن منە کاتێککە باز لە هونەری پێکەرسازیەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستانە هادی زیادینێکێکە لەم ناوانەی کە دیارترین پیکەرسازە لەسەر ئاستی ئێران 2 ساڵ پێش ئێستا بوو پیکەرێکی کرد کە بووە بەرزترین پیکەر لەسەر ئاستی ئێران باشە لە هەمان کاتە کۆمەڵک هونەرمەندی کەی لە دەور کارەکات کە ئەمانە ئاستی تەکنیکی کارکردنیان زۆر لەسەرەوەیە ئێمە لە باشووری کوردستان بەڕاستی کێشەی پیکەرمان هەیە تا ئێستا پیکەر لە باشوورە بە هەموو شارەکانەوە ئەو ئاستە زۆر باشە تەکنیکیی نەبڕیوە هەستەکە ئەگەر کۆی پیکەرەکان کۆکەیتەوانێ جیاوازەیەکی زۆر نابینیت بەڵام ئەگەر باتە ئەوەسە من و تۆ چۆن ڕۆبەڕوو دانیشتوین ئەوە ڕۆبەڕووی پیکەرەکان بۆ ئەستایتە هەستت بۆ وردەکارێت لە دەم و چاوە لە جسمەکەیە لە جلوبەرگەکانە کە کراوە هیچ پیکەرسازێکی لە ئێمە ناتوانێەوە بکات سودی ئەم پێشانگایانە بەیان ڕۆڵیان دەبێت لە گۆڕینی ئایدیا و کارکردنی هونەرمەندەکانی خۆمان تا چەند هەستت کرەوە بەتایبەت لە بەروی دووەم پێشانگاتان بۆ لەو جۆرە و لەم هونەرمەندە بەڕێزانە هاتوونەتەوە هەستت کردو هونەرمەندەکانی ئێمە کارگەریان لەسەر دروست بوو بێ هەنگاوێکیان نابێت لە ڕووی پیکەرسازی و باشتر کار بکەن بەدڵنیایی کاتێکە من و تۆ لە بۆرێکە کارەکەین
سەیری جۆری دەست و پەنجەی یەکتریەکەین کە گەشتین بە چه ئاسی لە ڕووی تەکنیکەوە چۆن بتوانم لە ڕووی پرسیار و پرسیار لە تۆ بکەم ئایا ئەم تەکنیکە چییە ئەم ماتریاڵی کە بەکارت هێناوە چییە چۆن چی و چی تێکەڵاو کرێ واتە لە کۆیە جگە لە بینینی کارەکە سوودگەیاندنە چکە من و تۆ کاتێکە لە پێشنگایکە بەشداریەکەین هەردووکمان ڕاستە هاوڕێیەکین بەڵام داجار من حەزەکەم کارەکەم لە تۆ باشتر بێ تۆش بە هەمان شێوە بۆ من هەروایت کەواتە ئێمە چەندە ئەزمموی جیاواز بێنینە ناو شارەکانی خۆمانە و لە دەرەوەی خۆمان سوود بە هونەرمەندەکانی خۆمانەکەی زۆر گەورەتر ڕوودەدات لە هەمان کاتیان ئێمە ڕێکوتین لەگەڵ هونەرمەندانە بتوانین وەرکشۆپی پێکەرسازی بکەین لە وەرکشۆپانە هەموو ئەو زانێرانی کە ئەوان نەزانم توانن بە پێکەرسازەکانی لای خۆمان بڵێن تەنانە بتوانین پرۆژەیە هەرو پرۆژێکی خۆمانێکە سمپۆزۆمی سلێمانی بتوانین ئەم جارە بۆ پەیکەری بکەین کەواتە بە عملی بوونی کارەکە بیرۆکەی کەت بۆ دروستە بێت ئێمەش لە بیرۆکەکانە بەڕاستی درێغی ناکەین ئەوەندەی کە بتوانین لە ڕووی سەپۆرتکردنەوەیە هاوکاری بۆ وەرگین و بتوانین جێبەجێ بکەین سەرکەوتنتان بۆ دەخوازی کا بەختیار دەمە پرسیاری وەکم ناوەندی حەوڕەنگە لە ئێستادا ئامانجی سەرەکی چییە دەیەوێت تێبینی یاخود فۆکسی خۆی بخاتە سەر چ شتێک بە تایبەتی کارکردنی ئێستامان ئەوەیە جگە لە ناو کوردستان پەیوەندی لەگەڵ دەرەوە دروستکەین هەم پێشەنگای هونەرمەندانی کورد بەرینە دەرەوە لە هەمان کاتێکی دەرۆژ بێنینە ناوانە بۆ نمونە لە ساڵی تازەیە وەکوتم ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئەو وڵاتانە دروست کردووە کە کوردی تایە هەر لە جۆرجیا و رووسیا و ئەرمینیا و ئەوانە چۆن هونەرمەندە کوردەکانی ئەوێ کۆبکەنەوە لە سلێمانی پێشنگایکیان بۆ بکەینەوە دواتر بە پێچەوانەوە لێرەوە پێشنگایەک بەرین بۆ لای ئەوان باشە لە هەمان کاتە لەگەڵ هەندێک وڵاتی کە هەمان ئەو پرۆژەیەمان هەیە لەگەڵ دوبەی هەمانە لەگەڵ مسر هەمانە هەوڵێکی بەریتانیا هەیە ئەمانە هەمووی هێشتا ئۆمپلان کاری لەسەرکرێت لەگەڵ سعودیە مەعیدێکمان هەیە کەواتە تۆ بە بەرفراوانی بیر لە باشێتەوە هونەری خۆت بەریتە دەرەوە بیناسیێنیت چونکە زۆرێک لەو وڵاتانە لەوانێت تاکوتەرە تابلۆیەکی تۆیان بینی بێ بەڵام کاتێکە پێشنگایەکی گروپی هونەرمەندانی هەرێمی کوردستانە چێتە دەرەوانێ جێگەی خۆشحاڵی و هەم شانازیەوە ئەمە وەکو پلانەکان و پلانی داهاتوو بۆ پێشنگاکان ئەگەر پرسم وەکو هونەرەکان وەکو هونەرمەندەکان نەک لەسەر ئاسی کەس وەکو هونەر وەکو پەیکەرسازی وەکو شێوەکاری وەکو کارە سیرامیکیەکان حەوت ڕەنگە دەیەوێت زیاتر تایبەتمەندیەکی هەیە بۆ یەکێکیان یاخود بەگشتی و بە پێی بوونی کار دەوێت خزمەت بە هەمیان بکات بەڵێنی بەگشتیە بەڵام ڕاستیەکەوەی زۆربەی هونەرمەندان کار لەسەر نیگار کێشانەکان واتە تابلۆ پشکی زۆری نەئەبات بەڵام لەم ناوەندە یەک شت کە زۆر گرنگە ئێمە ئیتیمامی پێین ئەویژەوەیە بوونی ئەرشیفی هونەری خۆمان ئێمە بەداخەوە بۆ هەموو شتەکانمان هەرچینەوە سەرچاوە تورکیەکان فارسیەکان ئەوروپیەکان خۆمان کەممان توانیوە ئەزمموی ژیانی خۆمان دۆکومنت کەین و جاریکە مناڵەکانمان نەوەکانی داهاتوومان سوود لەم ئەرشیفەوەرگرن کە سوکاری خۆیان کردوێتی من بە درێژایی و چەند ساڵە حەڤە کتێبم چاپ کردووە کتێبەکان هەمووی لەسەر هونەرمەندانی کووردە یەک لە کتێبەکان تەرجەمەی زمانی ئینگلیزی کراوە ئەوەندەی ئاگام لێبێت کتێبەکان زیاتر لە 35 نامەی ماستەر و دکتۆرا کتێبەکان سەرچاوە وەرگیراوە ئێستاش پرۆژەی تازەم هەیە کە لەگەڵ یا چاپ بێ ئەم ئەرشیفەمەوێت لە ڕێگەی ناوەندی حەوڕەنگەوە زیاتر و دەوڵەمەندتریکەین بۆ نمونە لە ڕێگەی حەوڕەنگەوە تا ئێستا نزیکی 8 کتێبمان چاپ کردووە کەمە هی خەڵکی کە بووە تەرجەمەی کردو ئێمە بۆمان چاپ کردووە بوونی سەرچاوی هونەری یەکێکە لەو خاڵانەی کە بۆ من زۆر گرنگە بە ئەم گەلەریە نوێش کە کاری لەسەر دەکەن دەتانەوێت بەشێکی ئەوە بێت بۆ منە کاتێکە یەکێک خەریکی خوێندنی باڵا بێت ئایا ماستەر بیان دکتۆرا گەورەترین کێشەی ئەوەیە کە سەرچاوی کوردی نییە کاتێک کە تۆ ئەم سەرچاوی بۆ کۆکەیتەوانێ بۆ ئەو هەم زەمەنی بۆ کورتەکەیتەوە لە هەمان کاتە سەرچاوەکانیش وەکو پێویستێتە بەردەست ئەویش قاڵتر دەبێتەوە لە هونەری بەدڵنیانە کەواتە ئەرکی هەمومانە چەندە بتوانین ئەم ئەرشیفکردنە لەسەر ئاستی شارێک یاخود لەسەر بەشێک یاخود لەسەر ئاستی کوردستان من بۆ خۆم کاری ئەرشیفەکەم لە شتێکی زۆر بچکۆلەوە دەستی پێکرد سەرەتا ئەرشیفی شاری سلێمانیم کرد دەوتم بۆ شووری کوردستان دەبێ باشوورم تاوتم ئەی بۆ کوردستانی گەورە نەبێ چوم سەردانی ڕۆژهەڵاتم کرد شار گەڕاوم دوکومنتی کاری هونەرمەندەکانم کردو دواتر چوون بۆ باکوور
باکوور کە گەورەترین بەشی کوردستانە ئەوش ئەینەش شار گەڕاوم لەوە بوو کە بچم بۆ ڕۆژاوا و شەڕدەستی بکرد ئێستا ئەرشیفێکی ئەوەندە دەوڵەمەنی ئەو دوو بەشە و باشووری خۆمان لەلایە هێوادارم مبالەغە نەبێت کە لای کەم کەسەیە مای دڵخۆشیە و جێگەی شانازی پێوەکردنە جا هەر دەرفەتە بپرسم لە گەڕانت لە کوردستانی گەورەیە تایبەت بۆ هوەر چ بەشێکی کوردستان هەست دەکەیت لە هوەرە زۆر زیاتر قاڵ بوو زۆکە شتێکی ئاساییە هەر لایە و یان تەنان لە ناو خێزانێکیشتا کەسێکمان هەیە زیاتر قاڵە بێتەوە لە بوارێکە و کەسێکیان لە شتێکی کە جا ئێمە سەبارەت بە هوەر لە بەڕێزت بپرسین و لە دوای ئەو هەموو خوێندنەوە گەڕانە چڕی کە جەنابەت ئەنجامت داوە چی سەرنجی تۆی ڕاکێشاوە یا هەستت کردووە ناوچەیەکی کوردستان دەوڵەمەندترە لەو ئامانجی کە تۆ هەت بۆ لەو گەڕانە هوەری کە جەنابەت کردوتە ڕۆژهەڵات زۆر دەوڵەمەنە چونکە لە وڵاتێکە با بڵێن بەسراونەتەوە بە وڵاتێکەوە کە مێژوویەکی دیێرینی هەیە کاتی تۆ چیتە سنە هەستەکەی چوتە ناو مۆسەخانەیەکی گەورەوە کاتێک کاچیتە هەر یەک لە شارەکانی کە دەوڵەمەنیەک هەیە لە تابلۆیە لە پیکەرە لە سیرامیکە لە گرافیکە لە هەموو شتەکانە زۆر دەوڵەمەنن لە باکوورە لە نیگارکێشانە باشن بەڵام لە ڕووی مۆسیقا و گۆرانیەوە دەوڵەمەندترن من نەچوومەتە ڕۆژاوە بەڵام لە ڕۆژاوایە هونەرمەندی زۆر تایبەتمان هەیە لە بەتایبەت لە نیگارکێشانە هونەرمەندەکانن لەسەر ئاسی وڵاتەکانی ئەوروپا ناون لە باشوور لای خۆمان ئێمە نیگارکێشی باشمان هەیە بەڵام لە ڕووی پیکەرەوە بەڕاستی بەداخەوە ئەو ئاستە زۆر باڵایەمان نییە لە ڕووی گرافیک و سیرامیکەوە بەرهەمی باشمان هەیە کاکرێ جێ شانازی بێت و گەشە زیاتر بکات ینی ئەتوانین دابشکاری و پۆلێنکارێک بکەین لەو حاڵەتەدا بۆ هونەرەکان ئەوەندەی تێگەیشتم باکوور زیاتر وەکو میوزیک و گۆرانی لەلا تایبەتر بووە ڕۆژەڵات وەکو نیگارەکان واتە ئەکرێت نەخشەیەکی لێ دروست ببێت لە کۆیە لە هەر کۆیە لە ڕووی ڕەنگەوە هەستەکەی ئەم ڕەنگانە ڕەنگی کوردین یاخود بە شێوە گەشتەکە بڵێ ڕۆژهەڵاتین یەک تابلۆ لەم تابلۆانە بەرە ناو 100 تابلۆی هونەرمەندانی ئەوروپا توانی ئەو تابلۆکە بێنیتە دەروانە چونکە لە ڕووی ڕەنگەوانە زۆر گرنگە شوناسی خۆش هەبێت لە ڕووی ڕەنگە یەکسەر ئەزانرێت ئەم ڕەنگە ئەگەر پێشت نەڵێ کوردیە پێتەڵە ڕۆژهەڵاتیە ئەو فرەڕەنگیە لە تابلۆی ئێمەیە جیاواز لە هی ئەوروپی تۆ سەری تابلۆی هونەرمەندانی ئەوروپا زیاتر ڕەنگە ساردەکانی تایە لای ئێمە چونکە با بڵێن لە کەشێکی سەوزایی و پڕەنگاژین تۆ سەری بڵێن بوون نمونەکە گەر بچکۆ لە ترکەمەوانە کاتە سەری تابلۆی هونەرمەندێکی دووهۆکیەکەیت لەگەڵ سلێمانیا ڕەنگی زۆر تایە بەڵام کاتە سەری تابلۆی هونەرمەندێکی کەرکووکەکەی ڕەنگی قاوەی زۆر زیاترە بۆ شارەکە تەختە لە هەمان کاتە گەرمی زۆرە گەرمی و ئەوان خاشن کەواتە ئەو کەشەی کە تۆ تایژیت لە تابلۆکان تا ڕەنگەیەتەوانێ بەڵێ کوردستان بە شێوەکی گشتی ئەمە دەزانین هەم لە ڕووی جغرافیەوە هەم لە ڕووی سیاسیەوە لە زۆربەی لایەنەکانەوە بەداخەوە غەدرێکی چاکی لێکراوە و چەند ناوچەیەک و دەسەڵاتی جیاجیا بە ماوەی داگیرکاری هێزی سەپاوە بە سەرمانە دەبینین ڕنگدانەوەی هەیە هەم وەکو جەنابەت بەرجەسە کردەوەی تێگەیشتنیشە بێ لە بەرهەمەکان کاتێکە باسیەکەی تاکو ئێستش لە ڕووی هونەرەوە ئەگەر ڕۆچونێکی زۆر دەبین هەندێک لە بەرهەمی فارسەکان و لە تەنانە لە مەغۆلەکان کە هی کۆن بوو ئەگەر ئەم تێکەڵیانەش هەبێ بۆ ئێستا کاتێکە هونەرمەندانی کوردی خۆمان هێندە بەتوانا و مای خۆشحاڵیەکە بە نمونەی ناوەندی حەوڕەنگە دەگەڕێت بە هەموو ناوچە و جیهاندا کۆیان نکاتەوە تا شتێک ئێمە دەتوانین شوناسی کوردی خۆمان جیاکەینەوە لەوانیکە تێبگەین لەوەی کە ئەمە کاریگەری فارسەکان نییە لە سەرمان ئەمە کاریگەری تورکەکان و بەشەکانی دیکە نییە هونەری کوردی لەو ئاستەدایە وەکو ئەرشیف وەکو مێژوو بتوانێت جیابێتەوە هەر لە سۆنگەی ئەوەی کە بەڕێز دوتە چۆن ڕەنگەکان ئەتوانی ئاوا دەری بینی لە ناویدا بەڵام بە کۆی گشتی هونەری کوردی حاڵی چۆن هەڵی دەسەنگێنە لە ڕووی ئاستەوە ئاستێکی زۆر باشە بەڵام پێویستمان بچێ بە کۆکردنەوە هەیە ینی لە وڵاتانە داتا گرنگە با بڵم بەڵگە گرنگە کاتێک بوون منە ئێمە لە باشووری کوردستان ئاڵێن با بڵم لە سلێمانیا ئەڵێن یەکەمین هونەرمەند لە 1900 پیاوێکە بۆ ناوی عوسمان بەگ بووە یەکەمین هونەرمەند کە ناو بێت ئەوە باشە ئەم عوسمان بەگە
نەڕسمی خۆی هەیە نەتابلوی دیارە مەداخەوە ئەم داتایە بەردەم کەسێکی ئەوروپی خۆبۆڵی ناکات چونکە نە تابلۆکەی هەیە نە وێنەی خۆشی هەیە ئێمە پێستمان بەم داتایانە هەیە کۆیکەنەوە بە بەڵگەوە بەڵام کێشەکە لەوەی ئەمە خۆمان بەڵگەکانمان نییە دوجار بێ بچینەوە سەر ئەوانی تر مێژوور نووسە بێگانەکان کە بزانین چیان نووسیوە لەو یەک دو ساڵە نازەم بەگەر جەنابەت بینی بێتت کتێبێک دەرچوو لە هەولێر هی کۆمپانیای ڕۆزنەفت بوو ئەو ڕوسیەکە کتێبێکیان چاو کرد بە ناوی وڵاتی داستانەکان بڕۆتان بە کۆمەڵە فۆتۆی تیا بوو هی زۆر تەمەنی جیاواز بوو یەک ڕسمی پیرەمێرد و حسێن حوزنی موکریانی تیا بوو بڕوانەکەم هیچ کوردێ بینی بێتی لە لای خۆمان نەبووە هێشتا باشە تەسەوەرکە ئەو فۆتۆی ئەوەندە پاک و تازە بوو ئەوت ئێستا ڕسمەکەی گیراوە من لەو 3-4 ساڵی ڕابردوو برادێک لە تاران یەک دەسوخەتی برایم پاشای بابانی بۆ هێنا موتی بە $100 کڕیومە یەک کەسمان دەسوخەتێکی برایم پاشای بابانمان نەدیوە $100 شایانی $100 باشە $100 کەواتە ئێمە پێویستە بۆی بەشێک لەم مێژووی خۆمان دەوڵەمانکەین ئەبێ ستاف تەمەنەمە کاری حکومەتە بەڕاستی کاری من و تۆ نییە ستاف دروست کرێت بۆ منە ڕوسیا بۆ تورکیا بۆ ئێران بۆ کۆ ئەم مێژووە کۆ بکرێتەوە ڕاستە بۆ کابراەک کە لە وڵاتێکی عەرەبیە شانازی بە مێژووی عەرەبی خۆیەوە کە فارسێک ئەوروپیەک ئەی بۆ ئێمە شانازی نەکەین بە مێژووی خۆمانەوە لە کاتێکە کە هەمانەوە گەڕانی باشە بەڵێ مامۆستا لە مامۆستا زیاتریش پێویستە پێ بەڕاستی ئەمە دوور لە مجامەلە چونکە زۆر گرنگە ئێمە تاک لە خۆمانەوە دەست پێ بکەین نرخی هونەرمەندی خۆمان بزانین ئەنجا هونەرەکەی بۆیە من زۆر بەڕاستی خۆشحاڵ بووم لە خزمەت زاتێکی بەڕێستان بووم هیوادارم کە ژیان دەرفەت بدا زیاتر و زیاتر پێشانگاکانت ببینین لە پێشانگا هەرە گەورە و جیهانیەکان و باڵاکاندا خەڵاتی سەرکەوتنت بەدەستەوە بەرزت کردوتە چونکە بەڕێزت تەنها کاک بەختیار نیت بەڵکو ڕەمزی کوردیت و دەسوپەنجستان هونەری کووردە ئەم قسەیە بۆ بەڕێستانە بۆ تەواوی هونەرمەندەکانی دیکەش بە دڵنیاییەوە هەموو ئەوانی کە لەگەڵ بەڕێزت کار دەکەن ئێوە نوێنەرایەتی ئەوان دەکەن و تەواوی هونەرمەندە کوردەکان ئەوەی کە لە ناخی خۆی دەزانێت بۆ هونەری کوردی کارەکات ڕاستە ئەمە بۆ ئەوە چونکە من دوجار خۆم لە ناخی خۆم بڕیار دەدەم بۆ کورد کار ئەەکەم مەبەست لەوەیە هەموو کەسێک بۆ نەتەوە بۆ خاکی خۆی هیوای سەرکەوتنتان بۆ دەڕازم کاتی پرۆگرامەکە بەداخۆ بەڕاستی کەمە ئەوەندەی هەر لێرە و لەوێ بە پەرش و بڵاوی لەسەر و شتانە قسە بکەین کە بە تایبەت کە ئەزمموی بەڕێستان زۆرە بەڵام هێشتا ئەوەندە ماوەتەوە بۆ بەڕێستانی بەجێ بێڵ مەگەر شتێک ما بە گرنگ بوو بێ لەلاتان لە ئەمڕۆ باسی کەین لەم پرۆگرام و من لە یادم چوو بێ یاخود ئاماژتان بێ باسی کەم فەرموو من هەر بۆ ئەو بواری ئەشریفە کارێکم کردو بۆ ئاسانکاری بۆوانی کە خەریکی ماستەر و دکتۆران هەم لە من کاتا بۆ ڕێزیلەنەن لە هونەرمەندە کۆچ کردووەکانمان من تا ئێستا 56 پیجی فەیسبووکم هەیە هەموو ئەو شێوەکارانی لە باشووری کوردستانە لە ژیانە نەماون وەکو ڕێزیلەنەن پیجەکەم بۆ کردوێتەوە هەموو تابلۆکانیان وێنەی جیاوازی تەمەنی هەموو ئەو دیدارانەی کە لە تەلەڤیزۆنەکان یاخود لە جەریدە و ڕۆژنامەکانە بۆیان کراوە لەیا کۆم کردوێتەوە ساڵانە ڤیددیۆیان بۆ دروستەکەم لە یادەکانن هەندێک جار پێشانگایان بۆ کەمەوانێ هیوادارم بەمە توانێت بێتم ئەمەکداری خۆم بۆ هونەرمەندانە ئیسپات کرد بێت هیوادارم ببێتە سەرچاوەیەکیش بۆ هەموو ئەو کەسانی کە خەریکی خوێندنی باڵان دەستەکان خۆش نەکەروانی خەریکی خوێندی باڵان ئێمە مانایژۆکو ڕاگەنکارەکان ڕۆژناوەنووسەکان بە دڵنیایی و هەرسوودی لێ بینین و لە زۆر لایەنی دیکەوە دووبارە بە خێر بێ زۆر سپاس ماندوو نەبن نمونەتان زۆر بێ ئینشاءڵڵا ببنە قوتابخانەیە کە لە داهاتوودا نەوەی نوێ بتوانێت کە ئەو بەشانی کە گەورە ئەبن تێیدا قاڵ ببنەوە لەبەر هەموو هونەری کوردیدا سواز بۆ ئێوە سواز بۆ بینێرە بەڕێزەکانم و لە کۆتاییدا من ئەمەوێ ئەوەندە باسکەم لە دوای ئەوەی ئەو هەموو تێبینیە جوانە ئەو هەموو کارە جوانە هەر لە سەرەتای پرۆگرامەکەش بەڵێنیەوەم پێداوتم ئەم پرۆگرامە ئیلهام بەخش دەبێت زۆر گرنگە وەکو تاک هەمیشە ئاگاداری ئەوە بین کللتور و ئەرشیفی خۆمان هەمیشە بەرز بنرخێنین زۆر گرنگە ئاگاداری ئەوە بین هەرێکێک لە ئێمە ئەگەر پارچێکی زۆر بچووکیش هەبێ لە ماڵەکەی لە باپیری لە نەنکی لە چەند پشتی دیکەی بۆی مابێتەوە بنرخێندرێت بە ئاگاوە هەڵبگیرێ و بپارێزرێ و بە هەمان شێوە ئاگدار بین بگاتە دەستی هونەرمەندێکی ڕەسەن
نەتەوەکەمان لەو ناوچەی خۆتا تێدایی چونکە ئەوان دەتوانن باشتر کار بکەن لەسەر ئەو بەرهەمە. لە کاتی کەش لە پرۆگرامی کەش ئەوم باس کرد زۆر جێگی داخە هەندێک جار دەبینی لە هەندێک ماڵدا کوپەڵەیەکی بچکۆلە لای زۆر بە سادەیی دانراوە و کۆن بۆ وەڵا وەختی خۆی هینەنکەم بوو گوڵێکی تێکردووە تکای ئاگداری ئەو ئاسەوار و کە لە پورە جوان و بە نرخانە بن. سوپاسانەکەم جارێکی دیکە هیوادارم تا پرۆگرامێکی دیکە دێنەوە خزمەتتانە شاد و بەختەوەر بن.